بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر و لە شوێنێکی تایبەت بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ بۆ یەکەمین جار پێشانگای نمایشکردنی باڵندەی جوانی لە شاری هەولێر بەڕێوە چوو کە کۆمەڵی باڵندەی جیاواز لەم پێشانگایەدا بەشداریان کردووە و نمایش کراون لەلایەن چەند خاوەنەکانیان لە سەرجەم شار و شارۆچەکان هاتوون باڵندەکانیان لێرە هەم نمایش کردووە هەم کڕین و فرۆشتنی پێکەن. بۆ ئێمە بە پێویستی ئەزانین بچینە ناوەم پێشانگای و بزانین ناخۆ بەخێوکەرانی باڵندە لە ئێستادا چۆن باڵندەکانیان بەخێوەکەن و ئەوان پێویستیەک یاخود چی بە پێویست دەزانن بۆ باڵندەکان بزانین ئەمان چیان لەم پێشانگایە نمایش کردووە واخۆ من لە پرسیارەکانم دەپرسم بەخێوکەرێکی باڵندە ئەبێ چۆن باڵندەیەک بەخێو بکە یاخود دەپرسم تا چەند گرینگە باڵندە هەبوونی لە نێو ماڵ. بێگومان لە دێرین زمانەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە نێو ماڵە گەورەکان باڵندە بوونی هەبووە لەسەر بانەکان بێ یاخود لە نێو حەوشەکان بێ کۆتر و جۆرەها باڵندە بوونی هەبووە. دەپرسین ئێستاکە بۆچی بەخێوکردنی باڵندە کەم بۆتەوە بزانین ئەم باڵندانەی کە لێرە هەن زیاتر باڵندەی ڕاون یان باڵندەی بەرهەمهێنان و خۆیان بەرهەمیان هێناوە. من لە ئەوان دەپرسم و بینەری بەرنمەیەکی جیاواز تایبەت بە باڵندە بنێوەش لەگەڵماندا بن. قەزی ئەو باڵندانێکەوە ئێستا لێرەشن لە 90 لە سروش ناژین لەگە باڵندە خەمبوونی نییە. ئەو کتەیرانە کە بەخێو دەکرێن زاوزێ دەکەن بەرهەم زیاد دەبی لە بۆمە دەبیتە لایەنێکی باش لە بۆ بە ئابووری هەرێم کە دڵت تەنگە بێتە ڕۆی بۆ لای باڵندەکان دانشی دڵ دەکرێتەوە. بەخێوکەران بەگشتی لە کوردستان بەڕاستی فەرامۆش کراون کە کاتێک دەچێت ناو باڵندا هەموو شتێک لەبیر دەکەیت. سەدە ئەس بژینی چیرێمە. باڵندە بۆچی بەخێو دەکەیت؟ تەنها حەزێکە یاخود تۆ لە ڕووی بازرگانیەوە سوودی لێ دەبینی یان تۆ لە کێوە باڵندە بەخێو دەکەیت؟ پێشەشی دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکان دەکەم هیوادارم هەمیشە سەرکەوتوم قەزێ بەخێوکردنی باڵندە لە کوردستان زۆر کەس هەیە بە جۆراوجۆر بەخێو دەکات. بۆ نمونە کەسانێکمان هەیە بۆ بازرگانی گەورە بەخێو دەکات، کەسانێکمان هەیە تەنیا بۆ حەز و ئارەزوو بەخێو دەکات. من وەکو شەخسی خۆم تەنیا بۆ ئارەزوو خۆم بەخێو دەکەم. مەسەڵەن بۆ نمونە باڵندە باشترین شتە لە بۆ دەروونی ئینسان. مەسەڵەن لۆتی لۆ دەروونی ئینسان باشە بۆ چەندەها سەردانی دکتۆرەکانی دەرونی بکات بۆ سەردانی دکتۆرەکان بکات. بزانە وەڵام دانەوان لە چیە؟ زۆربەی لە دکتۆرەکان لە 160 بۆ 170 دەرێ خۆت خەریکە بە شتێکەوە خۆ خەریکردن بە شتێکەوە لێرە یەک شتێکەوە بتانی هەموو مێشکرد هەموو ئەو مشکلێکەوە هەتە لە دەرێت کە دەچێت ناو باڵندەکەی خاوێنی دەکەوێت باڵندەکەت یان تەماشای باڵندەکان دەکەن هیچ مێشک و زەینت لەسەر کێشەکانی دەرێ نامێنێ. بۆ نمونە کە تو هاتیە ژوورێ یەکسەر مێشکت ڕاستە خۆ دەکەن سەر باڵندەکەی مانەی مشکلێ دەرێت هەموو لە دەرێ فڕێ دەدەیت. وڵی ئەمە باڵندە لە باب و باپیرانەوە با بڵێن لە مامایتەوە. من کاتی هەمناڵ بووم باکوم بەخێوکەری کەو بووە یعنی لە هیواتەکەم خولیام گۆڕایە لۆ باڵندەکەی زیاتر لۆ خورماخۆرە لۆ بابەتەکانی قمری ئەو کەویش بە هەمان شێوە چەند زۆرێک نەوعی کەو لە ئەلبینۆ و لۆتینۆ و مشەجەڕ و تفرە و بابەتەکانی کەی کەو چەند وڵاتێک یانی توخماتی جیاوازمان دروست کردی لەخوای بەزیاد. ئێستا چی بەخێو دەکەی؟ ئێستا زیاتر بەچی بەشداریم نمایشت کردووە؟ وڵی نزیکەی زیاتر لە 15 جۆر بەشداریم کردووە ینی زیاتر نزیکەی 10-11 باڵندەم یەکەم بووینە ینی ڕکابەریان نەبووە ینی باڵندەی دووەم نەبووە. زۆرترین باڵندەم پێشبڕکێکان لەسەر چ ئاستێکەکە ینی خورماخۆرێک چۆن پێشبڕکێ دەکرێت؟ بەخۆی لە بسە باڵندەی جوانیە لۆ نمونە بووکە سوورە دەینن چەند بووکە سوورێک دەینن چانیان لە هەر هەمووان جوانتر و دیزاینتر بێ و بە ستاندارد بێ و ئەڵلقەی 2009 لە قاچی بێ و ینی هیچ کێشەیەکی نەبێ ئەو دەردەچێت. مامۆستا تۆکو پسپۆڕێکی بواری گەشت و گوزار وە بێگومان زانیارێکی باشە لەسەر باڵندە و بەخێوکەرانی باڵندەیە. ئێستا کە دەبینین دووشت لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئەویش ڕاوکردن و دەتوانین بڵێن بەخێوکردن یان دروستکردنی باڵندە. جیاوازی نێوان ڕاوکردن و بەرهەمێنانی باڵندە چییە و تا چەند گرینگە ڕاوکردن ڕاگرن و زیاتر گرنگی بە بەرهەمێنان بدەیت؟ بەڵێ ئەمە پێشەچی سوپاسی ڕاگەاندنەکان دەکەین چونکی ڕاگەاندن ڕۆلی خۆی دەبیتن لە کردنەوەی هەر پیشانگایەک هەر چالاچیەک. ئەم پیشانگای بەڕاستی جێگای دەستخۆشیە لەو کۆمەڵە بکرێت کە لە هەولێر کردیتیانەوە ئێمە دەستخۆشیان لێ دەکەین. ئەو جۆرە پیشانگە و پێش بڕچیانەش هاندەرێکن لە بۆ بەرەو پێشچوونی باری ئابووری ئەو وڵاتە چەند کەسێک وا دەکات لە بەتاڵە دەرباز دەکاتن ئەمە دەبی بێنە سەرلایەنی ئابووری. ئەوەی کە جەنابەت باز دەکەی دەڵێ بەخێوکردن لەگەڵ ئەوەی کە خەڵکەکەیە یعنی
ڕووی لەوە کردووە کە باڵندە بەخێو بکاتن ئێمە ئەوەش خۆ کە پێیەوە گرتووە شتێکی زۆر باشە ئەمەش کاردانەوەی خۆی دەبیتن یعنی لەوەی باشترە کە خەڵکێک بێئیش بیتن ئەمە بەرهەمی خۆی دەبیتن لەلایەنی ئابووری یعنی چەند گەنجێک چەند کەسێک بەو شتەوە خەریک بووە ئەو هەم ئینتاجیشە بەرهەمە لە بۆ هەرێمی کوردستان بەڵام لەگەڵەوەش دەبی لایەنی پەیوەنددارەکان دەبی کار لەسەرەوە بکەن زانن یاسا هەیە لەسەرەوە کە دەبی یاسایە کە بیتن لەسەرەوەی کە نەتوانن ئەوەی بگوازنەوە تەیرانە بگرن یعنی ڕاوی بکەن ڕاوکردن یعنی دەکەمە خێر و شەرمان بەرامبەرە دەبی یاسایە کەبی لەسەرەوەی بتوانین ئەمە ئەو بەرهەمەی بەرەو پێش ببین نەکو لە ناوی بین بەوەی لە ناو دەچێتەوە ئەو تەیرانە کە بەخێو دەکرێن زاوزێ دەکەن بەرهەم زیاد دەبی لە بۆمە دەبیتە لایەنێکی باش لە بۆ بە ئابووری هەرێم بەڵام بە مقابلی وێ ئەگەر ڕاوکردن هەبوو ئەتوو دەکا هیچمان نەکرد یعنی چۆن دەڵێ لە ئەجنەبی دەڵێ کۆچ بینفت یعنی ئەتوو کولفە و عائید ئەمە تەکالیفمان زیاتر دەبیتن لە منفعەکەی ئەو لە حالەتی وە دەبی هیچی لەسەر بکرێ من بەس لەو لایەنە ئەمە نازانم یعنی زانیاریم نییە لەسەرەوەی یاساک هەیە بەند هەیە لەسەرەوەی بتوانین ڕاوکردن مەنع بکە پێویستە بەرپرسەکان وەخ لایەنە پەیوەنددارەکان کار لەسەرەوە بکەن ژێرالی ئەو کۆمەڵانە یعنی ئەو کۆمەڵەیە کە دێ دەبی بزانین مەعاناتیان هەیە ئەگەر مەعانات هەبوو دەبی چارەسەر بکرێت لە بۆ دوڕۆژ هەم میلەتەیەوە ئەمە ڕاستی کە شت دەکرێتن لە بۆ لایانی گەشت و گوزاریش وەکو من پسپۆر لە گەشت و گوزار ئەگەر گەشتیارەکان ئێستا لە هەولێر بن ئەڵمانێک یاخود ئەمریکیەک یاخود سینیەک کە بێ پیشانگای چێوان ببینی ئەمە هەم پێشکەوتنە بۆ میلەتی کورد بزانی ئێمەش وەکو وڵاتان بڕۆ ئەوروپا هەموو وڵاتە ئەوروپیەکان وڵاتانی زلهێزەکان بڕۆ ببینە زۆر گرنگی بە خێوکردنی تەیر و تال دەدەن و یاسای تایبەتیان هەیە لەسەرەوەی چۆن ڕاوکردنیان قەدەغە کردووە یعنی بەڕاستی ئەمە دەبی کار لەسەر بکرێت لە ڕووی دینەوەش شتێکی گوناح و شتێکی تاوان نییە کە حەدیثەکەم تاو لەبەر بەس پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە منداڵێکی گوتیە پێشتر باڵندەش لەکردیت لە پاشان پێی گوتە باڵندەکە چی بەسەر هاتیتەوە لە پاشان گوتی زۆر باشە مان ئەگەر بهاتوو بە باڵندە لە ڕووی شەرعەوە لە ڕووی هەروها بێتەوە ئەگە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی جایز نەبووە بە منداڵەکەی نەدەگوت باڵندەکە چی لێ هاتیان بێت بەرەڵای پێیان شتێک تازی ئەو باڵندانی کەوا ئێستا لێرەشن لە 190 لە سروش ناژین و کارەکە چێکە لە سروش ناژێ و کارەکەی ئەوەی ئەو خواردنەی ئەو شێوازە خواردنی لە سروش نییە تەنیا دەبی لە بازار بۆی بکڕین لە وڵاتی خۆمان بەدەگمە ناچێن لە وڵاتەکانی دەرەوە لە ئەوردە ئێرە دەکرێت لە بۆش و کارەکەوێک کە لە سروش کەم دەین بەس هەندێک باڵندە هەیە لە سروشتی ئێرە دەژی ئەوانەی کەوا لە سروشتی ئێرەن زۆربەی ئەوان لە دەرەوە بۆیان هاتیە کە لێر ئینتاجیان لێ وەگرتە ئەو باڵندانەی کەوا لێرەشن هەموو ئینتاجی کوردستان هەموو ئەڵقەی ئینتاجی کوردستانیان لەبەرە مەقصد لە پێیە کە تو ئەو ئەڵقەیە لە تەمەنی 7 ڕۆژی هەتا 10 ڕۆژی ئەو ئەڵقەی لە پێ دەگرێت ئەگە بێت و لۆ تەمەنی گەورەتر ئەو ئەڵقە ناستە پێی سوودی بە خێوکردنی باڵندە بەڕای تۆ چییە بەخۆی بەس خێوکردنی باڵندە ئێمە دەڵێن لایەنی دەرونی یعنی کە لە وڵاتان تەمەشا دەکەی فەرمانبەر ئێرهاق نابی خۆی خەریک کردو بە شتیوا ئێمە وەختی فەراغمان زۆرە نازانین بە چپڕ بکەینەوە بەڕاستی تەکنەلۆژیای سەردەم ماڵی ئێمەی وێران کرد یعنی بە خێوکردنی تەیر خۆی باری دەرونیت ئارام دەکاتەوە وا دەکاتن تۆ کێشە دروست نەکەی ژن و مێرد ماڵ و مناڵ یعنی لە ماڵەوە بە خێوکردنی خۆی زەرورە بەڵام وای هاندان نییە ئێمە لایەنە ڕاگەیاندنەکانی زۆر زار هەیە کەم تەرخەمن لەوەی بتوانن ئەتوو وا لێ بکەی خەڵک بە زۆش و خۆش بێتە ئەو پیشانگانە ببینی کا چۆن لەگە سروش ئەتوو کە لایەنی گەشت و گوزار دەڵێ کاتی کات و سەفەر دەکەی بۆ شوێنێک شەرت نییە تو بچی چایەک و گولە بە ڕۆژە بخۆی شەرت ئەوەیە تو فکر لە کائینات بکەیەوە خوای گەورە چۆن ئەم چیانەی خەڵق کردووە خوای گەورە ئەم ئاسمانە چۆن دانراو لە شوێنی خۆی ئێمە لە بەخێوکردنیش دەبی بزانین ئەم تەیرە چۆن دەبی هاوڕێت و لەناو ئەوەی یعنی لە وڵاتان ببینە چەند گرنگی بە سەگ دەدرێ بە پشیلە دەدرێ یعنی لەوەی فێرە وەفا دەبی لە ئاژەڵ و لەوەی فێرە خۆشەویستی دەبی کە بەجێت دەکاتن زۆر جارە ئینسان بەجێت ناکە ئەوە دەبتە هاندەرێک دەبینی تەیر بەجێت دەکاتن کاک ئەحمەد چەندێک دەبێت خۆت باڵندە بەخێوەکەی پێم وابێ وتیان بووی بە حەکەمی باڵندەش نانی ناو بژیوان لە نێوان باڵندەکان چۆن نەکرێت وڵی شێوازی ستاندارد هەیە لەسەر ئەو شێوازە دەچیت من ڕاستی لە خۆم چۆنڵی لە مناڵی و باڵندە بەخێوەکە بە تایبەتی بادجی جا ئەمە چەند ساڵێکە لەخوا بە زیاد بێ لە گروپ و سایتە ئینگلیزیەکان فێری چۆنڵی شێوازی ستاندەرد و ئەم شتانە بوومە کتێبێکشم دروست کرد بە کوردی بۆ بادجی بەگشتیە باسی تەفرۆ ئەم شتانە گەشتی زانستی باسی بۆ ماوەزانی بادجی ئەم شتانە کات کە چۆن بازە ڕەنگێک هەیە ئەتەوێت ئەنتاجیکەیت بەو شێوە ئەنتاجیەکەیت لە چۆنڵی پشبەستن بە
بۆ ماوەزانی بەم شێوانە ینی کاک ئەحمەد لە ئینتاجکردنی باڵندەیەک خۆش ئەتوانێت ڕەنگەکەی یاری بڵێ بەڵێ ئەتوانی دەستکاری کەی بە لەسەر بۆ ماوەزانی هەمووی شۆمڵی نزبەی هەیە لە 125ەوە نێتەداتیترە هەموو شتێک لای خۆت کە بیزانی تەم شتانە کتابەکە هەمووی باس کردووە لە هەولێرەیە بڵێ بەڵێ بینەرانی خۆشەویست مامۆستا سۆرانم لەگەڵە سەرۆکی کۆمەڵی بەخێوکەرانی باڵندە دەمهەوێت ئەوتان بۆ بدوێنم بزانی ناخۆ ڕەوشی بەخێوکەرانی باڵندا لە ئێستای هەرێمی کوردستان چۆنێکە مامۆستا ڕەوشیەوە چۆنە تا چەند کەشوەوای کوردستان گونجاوە تا چەند لایەنی حکومی و لایەنی وەرپرس هاوکاری ئێوەیە لە بەخێوکردنی باڵندە پێشەکی بەخێراتنتانەکەین وەک کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشتان لەکەین بەخێوکەران بەگشتی لە کوردستان بەڕاستی فەرامۆش کراون بە هیچ شێوەیەک هیچ کەسولایەنێک پاڵپشتیان ناکەن چەند کەناڵێک و چەند لایەنێکەیە بە خۆڕسکانە یعنی بە شێوەی شخصی بەڕاستی دەست یارمەتیان بۆ ئێمە درێژ کردووە بۆ هەچ کارێک کردومانە تا ئێستا بەڵام بەگشتی لای ئێمە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە حەقی تەواوی بەخێوکرانی باڵندە نەیراوە چکە بەخێوکردنی باڵندە ئەمە شێوازە مۆدێرن و ڕاستەقینەکەیەتی کە ئێوەی بینن لە ناو ئێمە ئەندازیاری تایە دکتۆری تایە تەنانەت پرۆفیسۆری تایە کرێکاری تایە فەرمانبەری تایە ببوورە مامۆستای تایە لامو چین و توێژەکانی کۆمەلگا لەگەڵ ئێمان کە باڵندە بەخێوەکە پێشانگانە تا چەندێ وەکو پارێزگار گرنگی بەم پێشانگانە دەنووە چی یەکەم بۆ بەخێوکەرانی باڵندە کەوان کۆمەڵێ معاناتیان هێوە ئەمە یەکەم پێشانگایە لە شوێنێکی ئاوا بیکەنەوە طبعا جیهانی باڵندە لە هەرێمی کوردستان لە دێر زمانەوە جێگای گرنگی دام بووە و خەڵکێکی زۆر ئاشنایە عاشقی ئەم جیهانەیە و بۆ ڕێزگرتن لەم خەڵکانە کە ژمارەی چێزگار زۆرن لە هەرێمی کوردستان و خۆی ئەمانە سروشت بەمانە جوانە و ئەمانە ڕۆڵێکی گەورەیان هەیە لە جوانکردنی سروشت و لە هەمە ڕەنکردنی سروشتیش بۆ ئێمە بە هەموو توانامانەوە پشتیوانیانین و ئەمڕۆژ کە بەم هەینیە بەشدارین لەگەڵیان لەم پیشنگایی نمایشکردنی ئەم باڵندانە خۆی لە خۆی دامانەوە ئەمان لە لایمە زۆر گرنگن و تەبعانەوەی پێویستیش بی لە داهاتوو ئێمە بکرێ بۆ ئەوەی ئەوان بتوانن ئەم کارە جوانەی خۆیان کە بەڕاستی زۆر پڕە لەم ئاشتی ئینسان کە لێرە ئەبێت دەرونی پاکە بێتەوە جیهانێکی جوانە بۆ ئێمە پشتیوانیانە بن خۆت لە ماڵەوە باڵندە شت بەخێو دەکەیت من باڵندەیەکم هەبوو بەڵام نەمتوانی وەکو ئەوان بەو شێوازەی بەخێوی کەم بۆیە پێشکەشی کەسەکەم کرد کە زیرەک بوو لەو بابەتێ بەتەمانی بەخێوکەیتەوە بۆ دەڵێن زۆر مەشغوڵم بە جەنجاڵی دنیا و دەبی گەر باڵندە بەخێوکەی ینی کاتی لۆ تەرخانکەی دەبی بەپێ ئەو شێوازانەی کە ئەوان دەیزانن چکەویش دەبێت مراعات بکرێ خواردنی کاتی ئەوانە ئەمەش ئەو سەلیقەیە خۆی ئەویش علمەکە بۆیە من نەمتوانی ئەوەی بکەم بازێک بوو پێشکەشی بە کەسەکەم کرد کە لەناو ئەو جیهانەی ئەوانەیە کاک عەبدوڕەحمان چەندێکە باڵندە بەخێو دەکەی و باڵندە لەبەر چی بەخێو دەکەی بەخێوکردنی باڵندە چی بە تۆ دەبەخشێت پێشەشی بەخێراتتان دەکەم من هەر لە منداڵیەوە هەر باڵندەمان بەخێو کردیە و هەر حەزوی باڵندەمان هەبووە و هەر لە بابەوەش تقریبا لۆمان مایتەوە بەس 7 ساڵە تقریبا بە شێوەی زانستانە بەخێوی دەکەین ئەو باڵندە بەخێوکردنیش خۆشیەکە هیوایەتە کە پێمان دەبەخشی ینی ئەو وەختانێک کە مەجالمان هەیە خۆشیەکی لێ وەردەگرین وەکو خۆم ئارەزوو لە مناڵیەوە ئارەزوومە بووە بەس وەکو بەخێوکردنی باڵندەی خۆشەویستی نزیکەی 6 ساڵ زیاترە 6 ساڵ زۆر باشە بۆچی بەخێوی دەکەی ینی لە پێناو چی و چۆن بەخێوی دەکەی خۆی بەخێوکردنی باڵندە وەکو بەخێوکردن یەک ینی وەک فۆرماتێکە لۆمێشک ئەوەی بەخێو دەکە ینی دڵخۆشی کە کاتێک دەچێ ناو باڵندە هەموو شتێک لەبیر دەکەی وە دەزانی تەنیا تۆ ئەو باڵندەیە لە ژیانای کاکەڤاڵ تو چت باڵندە خودان کەی ماڵێت خۆ خودێ ئەس حاڵێ حاضر ئەس زیبڕافنشی خودان دکەم ئەvە سەرەتا زیبڕافنشمە خودان کردی ئەول کە یەکەم جار من باڵندە خودان کردی من کناری خودان کرد 2014 و 15 خودان کرد تقریبا 14 بەرەف 15 بوو خودان کرد حتا
سال 2016 پشتینگی من کناری واز لهنا اسات ما زیبرا من حزا خودی دوی طیری دای جوانه یعنی گلک رنگ جی درد کردن گلک طفره و نوع و جور جی درد کردن کاک بابێڵ تۆ چنێکە باڵندە بەخێوەکەی و لەگەڵ باڵندەکان چۆن تێکەڵ و یان بەخێوکردنی باڵندە چی بە تۆ بەخشیوە؟ من نزیکی دە بۆ 11 ساڵە باڵندە بەخێوەکەم حەزی بەخێوکردنی باڵندە لەناو هەموو تایەکی کووردا هەیە توانین بڵێ سایە هەشتای ناو هەموو کەسێکە هەیە بەڵام کۆمەڵە ڕێگری هەیە زۆر جار ئەو کەسە ماڵەوە ڕێگەی پێنایان یان بەهۆی کارێکەوە ناتوانێت باڵندە بەخێوکە ئەگەر نا ئەوانی کە ئەو کەسانی کە باڵندە بەخێو ئەگەن یان بۆ نەماسی بەخێوەکەن حەوزێکی ماسی داناوە ئەو کەسە لە ڕووی دەرونی و لە ڕووی ئیسراحەتی مێشکیەوە زۆری فەقەرەکە کەسێکی ترە ئەمە بە عیلمیان سەرمێنراوە و هەر ئەتوانی خۆشت باڵندەیە بەخێوکەیت ئەزانی چۆنە یعنی باڵندە ینی دەتوانین بڵێن دەرونێکی ئارامی بە تۆ بەخشیوە تەنانەت زۆر کەس هەیە ینی ئێستا من ئەیناسم برادەری خۆم زەواجی کردەوە نە مناڵیان نابێت باڵندەیەکیان لە ماڵەدانەوە کەوتە هەمووی لەگەڵاکەن ئەوە نیان خۆشەوێت زۆر جار مناڵێکێتە لای ئێمە دەستی کردووە بە گریان باڵندەکەی مردووە ئەمە گەر خۆشەویستێکی زۆر نەبێ و ئارامی پێ نەبەخشە ناتوانێت ئەوە بکە وەکو ئەوەی کە من باڵندی غەندور بەخێوەکەم وەکو بەخێوکردنیش و ئێستا لەم فستیڤاڵە کە بەشدارم لە سلێمانیەوە هاتووم وەکو حەکەم لێرە بەشدارم تاحکیمی باڵندەی غەندورەکەم کە ساڵی 2016 پێشنگای ترمان لە سلێمانی کرد بە هەمان شێوە بەشداریم کردو بەڵام کاتەوە باڵندە بەشداریم کردو ئەمە زۆنە جۆری عەفو بەس پەنجۆ ئاوا بگرە بۆ شەرسکی بۆی تۆ بەرزتر ئەمە بلو فرۆنتدا بلو فرۆنتد ئەمەزۆن ئەمە تەصنیفی هەڵەنەم لە جۆری سێمە بلو فرۆنتد ئەمانە قسەیەکی زۆر باش فێرە بوو و ئەمەزۆن بەوە ناسراوە کە بەدەگمەن خاوەنەکەیان جەنایەڵن بریمێشکی زۆر باشیان هەیە ئەمە بەڵهەمی سلێمانیە 26 2019 ئەم باڵندەیە بەرهەماتوە کاک ئاسۆ عوسمان سۆفی لە شاری سلێمانی ئەم باڵندەی بەرهەمهێناوە دەمەوێت بپرسمەوە خەریک ئەوە هەموو شت ئەخواوە ها خەریکی هیوایەت یان شتی بوونە زنجیرێکە شتێکی ڕق بۆی بۆچی ئەمانە دەنووشیان درێژە بێت دەنووشیان درۆژە بێت ئەمە ناتوانێت بڵین وەکو ئەمە نییە نینۆک بڕێ شتێ بەکاربێنە مەجبورە لە شتێکی ڕەش بەهۆی لێخشاندن یان قرتاندن بێت دەنووشی خۆی بکردێنێ و ڕێکی کاتەوە بێگومان خۆی دەنووش خۆی کوور دەکاتەوە تەنانەت ئەو پەڕانی کە هەیەی ئەوەش هەمووی فڕێ ئاات و پاری تازەژێتەوە بۆیە تەمەنی زیادە بێت ینی ئەو باڵندەیە کە تولەک ئەکا پێڵین تولەک بوون کە تولەکە و تازەبوونەوەی باڵندەکەی تازە ئەبێتەوە تەمەنیان چەندێک ئەژین تووتیەکان بەعام 70 ساڵ 120 ساڵ یای 150 ساڵ زیاتر و کەمتر بەڵام لە سروشتا لای مرۆڤ وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد کەمتر ئەژی بۆ لەبەر ئەوەی خواردنێکی غەڵەت معڕەزە بیکوژێت جەوگۆڕینێک معڕەزە بۆی بیکوژێت بەڕڵاکردنی ئەم باڵندەیە بڕوات لە کاتیوی کە ئەترسێت و ئەفرەت ئەڕوات بەجێ دەهێڵێ لە دەرەوە ئەو خواردن و جەوەی دەست ناکەی ئەو معڕەزە بیکوژێت کەواتە لای ئێمە کەمتر ئەژ ئەمانە لە ڕووی نرخەوە چۆنێکن نرخیان چۆنە گۆڕێ لە ڕووی نرخەوەپی جۆرەکان ئەمە مەسەلەن بۆ لە جۆری یەکەم دووەم سێم چوارەم پێنجەممانێت تا ئیلە ئاخری جۆری یەکەم لە هەمویان گرانترە ئەچێتە تا 30 گەڵا و 40 گەڵاش ئەڕۆن جۆرەکانی 4 گەڵایتیە 5 گەڵایتیە تر دەگەڵا بە پێی قسەکردنیان لە 4 گەڵا دوای مڵی دەست پێکات تا 40 گەڵا بەخێر بن بینەران و بیسەرانی خۆشەویست دیارە ئێمە هە لە نێو ئەم باڵندانە و لەگەڵ ئەم باڵندانە کەمە خەریکی لەکردنەوەی قۆسپێ خەمیسەکەمە بەردەوامە بین و هەوڵ دەدەین زانیاری زیاتر بۆ ئێوە بگوازینەوە دەربارەی باڵندە و باڵندە و بەخێوکەری باڵندەی زیاتر بۆ ئێوە بدوێنی بۆ وەستەی کە ئێوە بتوانە زانیاریەکی تاوتان لەسەر باڵندەکان هەبێت و لە بەرنامەی ئێمەوە گەر نیازتانە باڵندە بەخێوکەن بزانن پێویستەکانی باڵندە چیەوە باڵندە پێویستە چیرۆ کرد من هە لەگەڵ ئەم باڵندانە و لەگەڵ بەخێوکەرانی باڵندە بەردەوام دەم ئێوە زیاتر بینەرمان بن.
جار هەیە کە باڵندە بەخێو دەکات لە ماڵەوە دایدەنێ بۆ خافڵاندنی منداڵەکانی یان بۆ کاتێکی خۆش تۆ باڵندەکانت لەکوێ داناوە و ئاوا لە نێو ماڵەوە دادناوە خۆت شوێنێکی تایبەتت بۆ کردوون بەگشتی باڵندەکان تاچن لەگەڵ ماڵەوە خێزان تێکەڵ بوون قەزەی باڵندەی بەخێوکردن زۆرا زۆرەوە سەرەتا ئاماژەشم کرد زۆرەکە لێرە لە چ دێ مەسەلەوە کەسانێک هەیە غرفەی تایبەتیان بۆ کردیتەوە لەو غرفە تایبەتە بە سروشتی خۆی ماسەبە تەبیعی خۆی دێت و دەڕوات و دەستە ئەو لە داری بۆ دادنی خواردین بۆ دادنی ئایل بۆ دادنی هەتا دەبی ئەتوو شتێکی بۆ دامی کە لە هاوینان مەلێ تێدا بکەوە چی سروشتی وەراژێک شخصی خۆم ئەم لە ماڵەوە عینەن غرفەم بێ لە قاتی سەرەوە عینەن بەخێوکردن و ئاسانیوە قەزیە سروشتیش زۆر تێکەڵە لەگەر ئینسان زۆر مرۆڤ دۆستە بەس بە چی وازێک مرۆڤ دۆستە نەیترسێنی معنی زۆر نەیگری زۆر ئەوەی نەکەی و زۆر نەچیل و زۆر شۆشی نەکەی زۆر مرۆڤ دۆستە باڵندە تۆ باڵندە لە ماڵەوە بەخێو دەکەی پێم وابێوانە لە ماڵەوە باڵندەکان چۆن لەگەڵ ماڵ و مناڵ و خێزان تێکەڵەن لە شوێنێکت داناوە لە ماڵەوە وڵی هەش لە ماڵەوە شوێنێکی بە جیاوازیان هەیە بە زیاترین بە زۆری بەشێکیان ماڵی کراون و لەگەڵ خۆمان دەژین لەسەر سفرەکان دەژین و بە لە گەڕانەکان لەگەڵمان و ماڵی کراون و بەری دەدەینە سروشت و دەڕوا و دێتەوە بە شێوازی کاکدانە باڵندە چی بە تۆ دەبەخشێ ینی هەستێکی چۆنت پێ دەبەخشێ خۆشترین وەختەکانی باڵندە ئەوەیە لە پڕگەی خەم نییە لەگە باڵندە هەرەوەندە ئەگەر خوانەخواستە ڕۆیشت نەک و مرد نەچی بکاتە خەمت ئەگەر نا لەگە باڵندە خەمبوونی نییە کاحمد لە ژیانی خۆتە تاچن لەگەڵ باڵندەکان تێکەڵ بووی باڵندە لە ماڵەوە تاچن لەگەڵ ماڵ و ناڵیش تێکەڵ بووە وەڵی لەخوا بەزێتوێەوە چەند ساڵێکەوە ماڵ و مناڵم لەخوا بزێت چەند جار کە من لە ماڵ نەبوومەوانە ئاگیان لێ بێت مناڵەکانش حەزیان بە چۆمڵی بە باڵندەیە زۆرجا ئەوانە ئاگداری چۆمڵی باڵندەکان بکەن باڵندە چی بێەوە بەخشێ ینی چی بە ماڵەکەی تۆ بەخشیوە جیاوازی ماڵێک کە باڵندەی تا بەخێوەکرێت لەگە ماڵێکە بێ باڵندەی چییە؟ وەڵی زۆر جا خۆشی تێدا دەکە بڵێ زۆر جا شتێکە بێت کە دڵت تەنگە بێتە ڕۆی بۆ لای باڵندەکان دانشی دڵ تەکرێتەوە من ڕاستێ و شتێ مناڵە دڵی پێکرێتەوە هەر شتێکە بێ مەشغوڵی ئەو باڵندانە بێت وەکو هاوڕێیەکە بۆ مناڵان بۆ گەورەیە بۆ شتانە زۆر باشیانی بۆ کەیف و سەفایە و ماڵە زۆر خۆشە بەڵێ بەخێوکردنی باڵندە ئارەزووە بەخێوکردنی باڵندە بۆ وەکو هەر ئارەزوویی کە بە هەمان شێوەیە چۆن خەڵکانێکەیە هوەرمەندە ئەمیش بە هەمان شێوەیە چکە بەخێوکەری باڵندە بەڕاستی هوەرە لە هەموو جیانە بەخێوکردنی باڵندە زانستە بەخێوکردنی باڵندە هوەرە چکە باڵندەیە کە تۆ بتوێ بەرهەم بێنی بە تایبەتی ئێمە کار لەسەر ستانداردی جیهانی ئەەکەین بەرەمێنانی باڵندەیەک بە ستانداردی جیهانی ئەرک و ماندووبوونێکی زۆری ئەوێ ئەمە لە لایەکی کە هەریەکێ لە ئێمە بەردەوامی لەگەڵ ئەم باڵندانە ئەژین بڵین وەکو هاوڕێمانوان خزمەتیانەکەین پیانەوە هیلاکە بین باڵندەکان تا چەند لەگەڵ ئەم منداڵە جوانە و پێما بێ کوڕتەوانە لەگەڵ ئەم منداڵە جوانە و ماڵ و منداڵ تێکەڵ بوو بە تاکید زۆر تێکەڵن کە کاتێک منیش سەرقاڵ بووم بە شتێک ئەوان ئاگداری باڵندەکانن باشە شوێنێکی تایبەتت بۆ دابین کردوون لە ماڵەوە بە تاکید جێیەکی زۆر باشیان هەیە جێەکەیان زۆر فرەوانە لەخوای بە زیادوی جێگایەکەم فرەوانەوە مەجای زۆر باشە ینی حەدیقەیە چ باڵندێک بەخێو دەکەی زیاتر باڵندەی خۆشەویستی واتە غەندور بەس غەندوری بەخێو دەکەیت بەخوای بادجیشم هەیە بەس زیاتر باڵندەی خۆشەویستی بەڵێ هاوکاریەکە چێ بە جۆرەی پێویست ئەو کاتانەی کە بەخۆم مەجارم نەبی بە تاکید بە خۆیان ئەوە دەکەن لەگەرم یان دەبینی خاوێنکردنەوە کە شتێکە یارمەتیم دەدەن پێدەوەنیە لێ بێزار نینە نانە لێ بێزار نینە هەندیە بێزار بی ژیانە خۆ تە هەندی خەم هەبن تە هەندی نەخۆشی هەبن هەر گاوەکە تۆ چۆیەت ناو باڵندێت خۆدا ناو تەیر و تەواڵێت خۆدا خەمێتە خڕدێشن بۆ نمونە تۆنی کە بچیت ناو غرفە باڵندادا سەعات بیتە طیارە یعنی خۆ ناگیری چیت وەکو بچێ ناو سروشتێکی وانە سروشتێکی طبیعی یعنی بینی سلوکێوی حیوانی یه جانە یه تێتن یه چیتن خارنێت خۆت ئاوێڤەت خۆت
کەسێ باڵندە بەخێوکە تۆ منداڵێک بەخێو دەکەی کۆمەڵێر چ هەیە جات چگای بگاتەوەی باڵندەیە بەخێوکەی ئەرکەکانی بەخێوکردنی باڵندە چین کەسێک باڵندە بەخێو دەکا دەبێت چی بۆ باڵندەکەی بکە تا چەند گرینگە خواردنێکی تەندروست و ئەگەر چی لە سروشت بێ بەشی کردێت لە ماڵەوە کەشێکی بۆ بڕخسێنێت لە سروشت باشتر بێ دەبێت چی بۆ باڵندە بکە بۆ بەخێوکەرانی باڵندە دەبێت چی بکەن بۆ بەخێوکردن یەکەم شت ئەساسیت هەموو شت پاگراگرتنی ئەو ژوورەیە یان ئەو قەفەزە یان ئەو جێکە بەخێوی دەکات بە هەموو شتێک زۆر پاگراگرین لەلایەنی کەمەوە هەفتەی 3 جار کامل ئەشیاکانی بشوە کاملی بشوە هاتە ژێری خاوێن کاتەوە هاتە ئاوەکانی بشوات لە جێ خواردنەکانی بشوە قەزی ئەو باڵندەوە چی مرۆڤە پێویستی بە ڤیتامین هەیە پێویستی بە خواردنی تایبەتی خۆیە پێویستە کە ڕۆژانە بە خۆ چ میوەیەک دەخۆی ضرورە بدێتەوەش چکە ئەویش پێویستی بە شتانی لەوەی لۆ نمونە ئەتو دێت و کە بێت ئەو شتانێکەوا دەدێت دەتوانانی بەرهەمی لێ بەرهێنی بەس ئەکە تو بەچی ئینسانێک کە هاکە زای ئینسانێکی زەعیفە ئینسانێکەوە هیچ شتێکی خواردنێکی باش نەخۆیان خواردنێکی ئەوان نەخوا ناتانیم زۆر مسێتری بەسەر بتانی ئینتازی لێ وەرجێت سەرەتا دەبی خۆراکی سەرەتاییەکانی بۆ دابین بکەی خواردنی باشی بۆ دابین کەی خزمەتکردنی باڵندە و پاک و خاوێنکردنی باڵندە لە هەموو شتێک گرنگترە ئەو باڵندە پێویستی بە تیشی خۆرە بەدیلیوی ناتوانانی جێبەجێ بکەی دەتوانانی لە ڕێگەی ماڵتی ڤیتامین و ئەو بابەتە یان خۆراکی زۆر زۆر دەتوانی یانی ژیانی بۆ دەستە بەرکەی وە دەتوانانی نمایشی پێ بکەی لە قەفەزی بچووک لێ ڕابێنی باڵندە وەکو دارێکە چۆن بتەوێت ئاوا گەشەی پێ دەکەیت چۆن بتەوێت ئاوا دەیچەمێنیەوە دەتوانی فێرە قسەی بکەیت دەتوانی فێری بکەیت لەگەڵ بەشەر تەعامل بکات دەتوانی بە هەمان شێوە بۆ هەموو کارێ بەکاردێ باشە بۆ خواردن و ئەمانە تۆ بەرنامەی خواردنت بۆ باڵندەکانی خۆت چۆنە خواردنیان دائیمەن لە پێشە بەس بابرێن هەندە خواردن هەیە مەسەلەن لە حاڵەتی باڵندەکەت قەقەڵەو بوو یان دەتوانی خواردنەکانی بگۆڕی یان با بڵێن باڵندەکەت بە هەمان شێوە لاواز بوو سەرەتا خواردن زۆر گرنگە لە ڕیجیم بە باڵندەش دەکەن ئەگەر قەڵەو بیاندێک لە خواردنی دوو دەخەن ئەگەر ڕێجیمکردن نییە وەکو بڵێ خواردنی لە سەمەناکەی بەس ڕاضە هەیە لۆن منەگە باڵندەکە قەڵەو بوو قەفەزی ڕاضی هەیە دەتوانی لە ناوی دەکەی ڕاضەی تێدا دەکات یاخود لە شوێنێکی وەکو شەبەکەی پێ دەڵێن قەفەزێکی گەورەیە بەری دەدێ ئەو باڵندە لەوێ فڕەفڕ دەکا و ئەو فڕەفڕە بەزەکەی دەبێت عەزەڵات بەزی نامینێ بۆ با بڵێن هێرکەوتن هەدەفی ئێمە لە خێوکردنی باڵندە هەدەفمان ئەوەیە ڕاوکردن نەمینێ کەسێک لە باتیەوەی کەو ڕاو بکات دەتوانانی دوو کەو ڕاگری ساڵانە نزیکەی 15 بۆ 20 فەرقە ئینتاج بکات لەو حاڵەتە ئێستا هەدەف و ئامانجی ئێمە لە هەموو باڵندەکانەوەیە ڕاوکردن ڕابگیرێ ئینتاجکردن بستە جێبەجێکردن تۆکو شارەزایەکی بواری گەشت و گوزار تا چەند لە گەشت و گوزاری یان دەتوانین بڵێن لە سروشتی کوردستان ڕازیت سروشتی کوردستان تا چەند دەوڵەمەندە بە باڵندە کێویەکان ئێمە ئەگەر سیر بکەین ینی نکۆڵی لەوە ناکرێ لە چیاکانی کوردستان یاخود ئەو باری ژینگەی کوردستان خۆی خوای گەورە 4 فەسڵی دایت ئێمە کەس ینی پیاوەتی لەگەڕێمە نەکرد و خوای گەورە دایت ئێمە کە خوای گەورە دایت ئێمە ئەمە ئیستیغلالمان نەکرد یعنی وامان بکرد بە چونچ ئێمە کە وڵاتانی دەرەوەمان دیتووە سویسرا هیچ فەرقێکی نییە لەگەڵێرە بەڵام گرنگی پێ نەدراوە ئەگە گرنگی پێ بدرێ ئێمە وەکو بیری نەوتە چیاکان سەرکەشەکان ئەم جەوە دڵڕفێنەی کوردستان دەتوانین پارە فڕێ بداتن لە بری ئەوەی ئەمە خۆمان دایتە سێکتەری نەوت بین هاندان بکرێتن لە کابینەی نۆ پێویستە حزابەکان فکر لەوە بکەنەوە کاکە ئەم چیا بە هەوەنتە لێرە نییە با مادام لێرێ لە هەر شوێنێک استیغلال دەکرێتن دەتوانین ئەمە کاری لەسەر بکەین ئەم ئاژەڵە چێویانە کە لە چیاکان هەیە دەمانتوانی ئەمە کاری لەسەر بکەین کە گەشتیارەکان ببینن ئێمە ئەگەر سەیری لای بلێ و بارزان بکەیت تەمەشا دەکە ئێستا مامزەکان لەوەیە لەوێن دەرە یاسایان هەیە ئەوان خۆیان هەر کەلتوری میلەتی کورد ئەوەی ڕاو بکە لەوێندرە سزایکی تون دەدرێت پێویستە لە هەموو کوردستان وابێ ئێمە دەبی بە بەرژەوەندیەوەی ئیش بکەین کە بتوانین لە خزمەت یاریمی کوردستان بی بۆ بژانەوەی باری ئابووری ئەم وڵاتە بیتن هەمووی ئەوانەش ئێمن کە دەڵێم دەستخۆشیان لێ دەکەین تەسەور کە ئەمە شتێکی زۆر باشە دارێک لەسەر بەردێکدانان لۆ بۆ وڵاتە هەر باشە ئەگەر کەسێ باڵندە بەخێوکە تۆکو شارەزایەکی واری باڵندە پێویستە چی بۆ باڵندەکە بکات چ شتێک گرینگە کە پێویستە لە ماڵەکەی هەبێ بۆی باڵندەکە بتوانێت بەشێک لەو ئازادیانەی هەبێت کە لە دەرەوە شێت وەڵی پێشتر ئەبێت بپرسێت ئەبێ بپرسێت لە کەسانی شارەزا لەبەرەوە زۆر جا هەیە باڵندا کڕێت دوو ڕۆژ لای مێنێت و مرداری بێتەوە لەبەرەوە لی نازانێ ئەبێ بپرسێت لە کەسی شارەزا چۆنێتی بەخێوکردنی ئەو جۆرە باڵندەی لەبەرەوە هەر باڵندەیەک و شێوازی بەخێوکردنی جیاوازە
بە تایبەتی دەن و قەوسەکان مەبەستم ئەم بادجیە غەندورە ئەم شتانەیە جیاوازە لەگەڵ کەناریە لەگە بووکە سوورەیە جیاوازە بڵێ وتیان چۆنا بینیمە لێرەیەک باڵندەیەک لە باڵندەکان قەفەسەکەی هون کردبوو هەڵات بوو ئەمەشیان هەیە بەڵێ ئەوەیسا چۆن بڵێ ئەوەنە قووەتی نییە کە بڵێ تێلۆم شانینکە بەڵام هەیە زۆر دەنگی بە قووەتە بە تایبەتی بۆ فلینوانە وای لێکات وشکێنێ زۆر ئاسایی لەبەرەوە قوتی جەسەدی بە قووەتە بەڵێ چاوەکەین چاوەکەین چایم چاوەکەین برای پێویستە کەسێک کە باڵندە بەخێوەکە چی بۆ باڵندەکەی بکە پێویستە تا چەند گرنگە پاک و خاوێنی و شوێنەی باڵندەکە ڕاگریە خودت پێویستە چی بۆ بەخێوکەرێکی ینی کەسێک کە باڵندە بەخێوەکە بۆ باڵندەکە بیکە بەڵێ بەخێوکردنی باڵندە ئەبێ کەسێک بگرێتە ئەستۆی خۆی کە توانای ئەرگەڵگرتنیشی هەبێت یعنی بەرپرسیارەتی بەرامبەرەوە باڵندەیە بێ چکە بەخێوکردنی باڵندە بەرپرسیارەتیە پێشە مشتێک کاتێک تۆ تۆم باڵندەیە بەخێوەکەی بۆ خۆت یعنی وکو چێژێک یاوکو هاوڕێکی خۆت ئەبێ بە بەردەوامی پاکوتەمیزی ڕاگری خۆراکی پێویستی خۆی بیتێ زانیاری و لەسەری هەبێ کەش و هەوای بۆ بگونجێنیت بەم شێوەیە تۆ توانی ئەم باڵندەی بە بەردەوامی لەگەڵ یابیتوە گەپتێ زاوزۆشی پێ بکەی ئەبێ زیاتر لەگەڵ یا خەریک بیت بەخێوکردنی باڵندە کاتێک ئەتوو باڵندەیەک بەخێو دەکەی لە ناو قەفەزێکت کردووە ئەو باڵندەیە چاوی لە دەستی تۆیە چکە لە سروشدا هەموو شتێک دەتوانی بگەڕێ بیخوا بەڵام کە تۆ لە قەفەزی دەکەی یعنی چاوی لە دەستی بەخێوکەرە دەبی خواردنی باش هەموو ڕۆژێ لە هاوینان بەلای کەمی دەبی 2000 ئاویان بگۆڕی بە زستانان جارێک کێشەی نییە یعنی خواردنی باش زۆر جار ئەمە گروپمان هەیە زانیاری بڵاو دەکەینەوە بۆ بەخێوکەرانەی کە سەرەتا بەخێو دەکەن پێیان دەڵێن کە خواردنی جۆرا و جۆریان بدەنێ سەوزە و میوە زۆر گرینگە بەخێوکەرێکی باڵندە دەبێت چی بکە بەخێوکەری باڵندە دەبی یەکەم شت پاک و خاوێنی باڵندەکە خواردنەکی باش ئەوانە پێویستە لەسەر بەخێوکەر کە بیکاتن و یان ڕۆژانە ئاوگۆڕین و ئەوانەیەیان جیاوازی نێوان ڕاوکردن و بەرهەمێنان ئینتازکردن چییە و کامیان باشترەوەیەوە دەتانەوێت کامە زیاتر گەشە بکە بەڵێ ئەمە هەر لەگەر ڕاوکردن نینە هەر لە ئەسڵەوە لەبەرەوەی ڕاوکردن شتێکی ناشەرعیە با بڵێن بەس خۆی زیادکردن خۆ شتێکی قورس نییە بەس خەڵکانە کە هەیە چاوچنۆکن لە تەمبەڵی خۆیانە یان لە پیسی خۆیانە کە دەست بۆ سروش درێژ دەکەن ئەگەر نا هەر خۆ دەتانن لە قەفەسا زیادشیکەن ئەو باندانێک کە دەیانەوێتن ئەز لڤێرێ سپاسیا خێزانە خۆت کەم کە یەکێم کەس پاڵدەرێ منە بوو خودانکردنا باڵندا خێزانە منە هەڤژینا من gelek من هاریکارترە بۆ خودانکردنا یعنی وش من شارەزاترە بەس ناوا نەزانیت هەکە سلوکی حیوانی و طریقا ئەو خودان بیت خڕێزانیت خواردناوی جەوێ یعنی باشە بەخێوکەری باڵندە پێویستە چی بزانێ پێویستە چی بۆ باڵندەکەی بکە دوێتن خودانکەرێ باڵندا خواردناوی ڕۆژانە بۆ پاقش کەت و بژین کەت و بدابنیتن ئاوا ڕۆژانەیە پاقش و بژین بۆ بدانیتن و هەر زبوعێژی هەر هەفتیە جارێکی ئان حتا دوجارە ئاوێ بۆ بدانیت حیوان سەرێ خۆ بشوتن یعنی و gelek فیتامینات و تەواوکەرێت خواردنێژی ئیتهین معادنن ئەملاح معدنینە یعنی ئەحماض ئەمینینە کالسیۆمە یعنی ئەوە هەمیاوێت بۆ دابینکەی چونکی ئەف باڵندەل سروشتی نینە ئەکەل سروشتی ئەو دزانی دێ چ خۆتن بەس هەکەت سروشتی دا نەبیت وەختێت تەکرێت قەفەسادا وی حالەتی وێت تو بۆ دابینکەی تەقسیریت گەل دانەکەی خەضڕەواتی بۆ حازرکەی مێوەکە و فێقی و هەمی تشتاوێت بۆ حازرکەی تۆ دەڵێ ڕاوکردن یاخود بەرهەمێنە تا چەند دژی ڕاوکردنی باڵندەی من لە 100 دژی ڕاوکردن سەدە ئەس دژی نێچیرێمە بە ئەدی بەرهەمێنان چۆن بەرهەمهێنان آخر ئەو دمینیتن ئەڤان و کە وی حیوانی سی قۆناغێت هەین قۆناغا جودبوونێ قۆناغا استراحەتێ و پەڕ هەکات بژنێ تۆلەکی قۆناغا بهم ڤەدانێ وەختێ قۆناغا
تولک و بین ودان خلاص بو دی حاضر کی مانگه کی بری جود بونه دی درمان ده دی فیتامینات ده دی یعنی دوی تعویض کی شبر چنکی زحمت ترین قناغ او تدا درباز بید قناغا تولک بونه پر خود گوهریتن هفی حالتی دی هیوه که معادن و همی فیتامینات ده و دی که جود و ویتوجی جاویتالی بید هر روز پیدا رابی خارناب ده و خارناب ده دا او بشیتن ها کاری بیتن بو خدان کرنا تشکید خود کەزی ئەو باڵدانێکەوە ئێستا لێرەشن لە 1990 لە سروش ناژین لەگە باڵندە خەمبوونی نییە ئەو کتەیرانە کە بەخێو دەکرێن زاوزێ دەکەن بەرهەم زیاد دەبی لە بۆمە دەبیتە لایەنێکی باش لە بۆ بە ئابووری هەرێم کە دڵت تەنگە بێتە ڕۆی بۆ لای باڵندەکان دانشی دڵ دەکرێتەوە بەخێوکەران بەگشتی لە کوردستان بەڕاستی فەرامۆش کراون کە کاتێک دەچێت ناو باڵندا هەموو شتێک لەبیر دەکەی سەدە ئەس بژینی چیرێمە بەڵێ بینێنان و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی کۆمەڵی بەخێوکەری باڵندە بوو دەربارەی بەخێوکردنی باڵندە دیارە هەمویان بە حەز و خولیا و زیاتر بە شتێک وەکو شتێکی خۆشی لە ماڵەوە باڵندەکانیان بەخێو دەکەن زیاتر وەکو ئارەزوویەک باڵندە بەخێو دەکەن دیارەوانەیە ئەوەی ئەوان جەختی لێ دەکەنەوە هەر کەسێک باڵندە بەخێوکە دەبێت لە ماڵەوە خواردنی پێویست و کەلوپەلی پێویستی بۆ دابنێت چونکە ئەوان لە سروشتیان بێبەش کردووە بێگومان خاوەنەکەی دەبێت قەرەبووی وێ بۆ کاتەوە کە لە ماڵەکەی بەخێو دەکات دیارەوەی ئەوان جەختی لێ دەکەنەوە ئەوان بە هەموو شێوەیەک دژی ڕاوکردن و ڕاوکردن با شتێکی نەشیا و ناشەرعی دەبینن بەڵکو ئەوان تەواوی و باڵندانی کە لێرت بینیتانەوەی کە لە ئینسێرتەکان بینیتان و لە بەرنامەکە بینیتان ئەو باڵندانە بوو کە خۆیان بەرهەمیان هێنا واتە وەچیان لە باڵندەکان وەرگرت بوو نەوەگەوەی کە لە سروشتا ڕاوی بکەن ئەڵقی ئەم جارەی بەرنامی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوای ببێتە جێگەی ڕەزامەندیەوەی خۆشەویست و تاڵخێکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ هاوکارم عەبدوڵڵا قەهار بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ